تەوتین هەروە بە ئاسایی ناکرێت تەوتین ئەبێت لەلایەن بانکە فیدراڵیەکان بکرێت بانکی ڕافیدین بانکی ڕەشید لەگەڵ TBI کە TBI ڕێژێشی کەمی موچەکانی لە عێراق تەوتینە موچە TBI تۆزی کێشەمان لەگەڵ ئەوە لەگەڵای TBI لە هەژماری میش بەشدارە بەڵام تۆ بتەوێ موچەی فەرمانبەران تەوتیم بکەی بە نیشتیمانی بکەی ئەبێ بە فەرمانێکی وەزاری لەلایەن وەزارەتی مالی بەغدادەوە ئاڕاستەی بانکە فیدراڵیەکان بکرێ کە دەست بکەن بە نیشتیمانیکردنی موچەی فەرمانبەران تەوتینکردنی موچە باشە ئەم فۆرمەی کە ئێستا هەیە بە ناوی تەوتینەوە لە سلێمانی کە لەلایەن حیزبێکی دەسەڵاتەوە بڵاوکراوەتەوە هیواداری ئەم فۆرمە بۆ تەوتین بێ و هیوادارین ئەم فۆرمەکە پڕەکرێتەوە ناوی فەرمانبەران دوجار بنێرێ بۆ وەزارەتی مالیە لە بەغداد بۆچی بۆی زانیاریەکان بنێرێ بۆ وەزارەتی مالیە و ئەوانش بنێرە بۆ بانکەکان و موچە تەوتین بگری هیوادارین تەنیا بانگەشەی حیزبی نەبێ هیوادار لە دوای دەنگدان لە دوای کە بانگەشەی حیزبی کۆتایی پێهاتووە بەکردداری هەنگاوی بۆ بنرێ و بە فعلی ئێمە ساڵێکە داوای ئەواقین ساڵ زیاد داوای ئەوەکەین تکایە ئەم ناوانەی پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕین بنێرن بۆ بەغداد بۆ تەوتین کردەوە یەکێک لەوانی تۆڕغالب کاندان پەرلەمانی پێشوو بوو زۆر هاوکارمان بوو دواتر کاک سۆران کە ئێستا بەردەوامە لە هەوڵەکانی وە هەوڵەکان و کارگەریەکانی ئەبینین ئینشاءڵڵا پشتیوان بەخوا بە هاوکاری دکتۆر غالب و کاک سۆران و هەموو لایەن و مامۆسانی ناڕازی بتوانین موچەی سەرجەم فەرمانبەران لە دەست لایەنە سیاسیەکان دەربێنین و موچەمان بە نیشتیمانی بکرێ و ساڵمان بێتەوە بە 12 مانگ و مانگیش بێتەوە بە 30 ڕۆژ جارێ